باس لە ئەو پرۆژە نوێیانناکەین کە بڕیار وایە لە شاری سلێمانیە پرۆژەی نیشتەجێبوون لە شاری سلێمانیە جێبەجێ بکرێت. هەندێک پرۆژەش هەن با بڵین بیناکانیان هەندێکی تەواو بوو بەڵام جێ هێڵدراوە ئەمانە بەکۆ گەشتون کەی دەست بە تەواوکردنی و دابشکردنیان نەکرێ. باس لە واتە چارەنووسی پرۆژە تەواو نەکراوەکان و هەروەها قستی یەکەکانی نیشتەجێبوونیش کێسە قسێکی زۆری لەسرە لەگەڵ دابەزینی بەهای دینار بەرامبەر بە دۆلار ینی لەسەر ئاسیا عێراق دەستەی وەبەرهێنان نووسراوێکی دەرکردووە ڕاستی کۆمپانیەکانی کردووە لە هەرێمی کوردستانی ژەمان گرفت دێ بابەتانە گفتوگۆکەین تاوتوێکین لەگەڵ زۆر بەڕێز کاگازی سعید کە بەڕێزیان بەڕێوبەری گشتی وەبەرهێنانی سلێمانین. کاگازی سڵاو لێبێ. سڵاو لە ئێوە زۆر بەخێر بەیانی ئێوە کورسات و هەموو بینەران باش زۆر بەخێر بێ سەر چاو. کاگازیز با لە ئەو نووسراوەی دەستی وەبەرهێنانی عێراقەوە دەست پێ بکەین. نووسراوێکی کردووە ڕاستی هەموو کۆمپانیایانی کردووە کە لەژێر دەسەڵاتی دەستەکەیان یاخود لە چوارچێ حکوومەتی عێراقیە کار دەکەن داوایان لێ دەکات قستی یەکەکانی نیشتەجێبوونە و کەسانی کە قستیان لایە بە نرخی بانکی ناوەندی بۆیان بشکێنرێتەوە. ئەمە بۆ عێراقە وەیتر لە مانگەوە دەچێتە بواری جێبەجێکردنەوە لە نووساوەکەداوە هاتوواڵێر کۆمپانیایەکیش پابند نەبێ بەمەوە ڕوبەڕووی لانی یاساییە بێت و لێپرسینەوەی یاسایە بێتەوە. هەرێمی کوردستان هیچ شتێک هەیە بۆی کە بڕیارێکی لەم شێوەیە دەربکە؟ لە ڕاستیا من حەزەکەم بابەتێک هەیە کە باسی لێەوە بکەم پێشەوەی چینە سەر و خاڵی جنابەت باسی لێکردەویش ئێمە گە تێبینی بکەین ئێستا عێراق هیچ زروفێکی ئەو تۆی بەسەر نەهاتەوە کە ئەو گۆڕانکاریە زۆرە لە دراوە هەبێ لە دینار بەرامبەر دۆلار ئەوەی تێبینی ئەکرێ بابەتێکی سیاسیەوە کام حاڵاتانش دروست ئەبێ هەڵبەتە هەم بانکەکان و بە تایبەتیش بانکە ئەهلیەکان و هەم خەڵکی بازاڕی دۆلارەکانیش ئەمەوە ئەکەن یاریکی زۆر بە بەهای دۆلار دینار بە بەرامبەر دۆلار بکرێت چکۆم ئەوانە مستەفی دەبن و سوود لە ئەم حاڵەتە وەرەگرن. دیارە ئێمە ئەوەی کە سەرنجی ئێمە ڕاکێشێ لێرەیە زەرمەندی یەکەم خەڵکە چکەم خەڵک معاشەکەی یا موچەکەی بە دینارە و بە دینارێک و بە موچەیەکی کەمیشە. تۆ گەر من لە فەرمانکەی خۆمە 200 مۆزەفم هەیە نزیکەی 60یان معاشەکەی لە 400,000 کەمترە. باشە ئەمە ئەگەر موچەکەی بەراوردکەی بە دۆلار ئەکاتە چی ئەگەر دۆلار بەهاکەی بەم شێوە بەرز بێتەوە بەرامبەر دینار و دینار ئەو عینی نەمێن. دیارە لە هەموو دنیا لەم حاڵتانەیە بەنکی ناوەندی ئەو هەر وڵاتێکە توانێت کۆنتترۆلی وەزعەکە بکە بەڵام عادەتەن لە ئەو زروفە سیاسیانەی کە هەیە بەسەر وڵاتێکی وەرە یعنی نەیتوانیوە کۆنتترۆلی ئەو بەهای دینار بکات چکۆم عێراق خاوەنی ژێرخانێکی ئابووری زۆر باشە. عێراق توانای دارایەکەی خراپ نییە و زۆر زۆریش باشە و یەدەکی هەیە ئەمانە هەمووی ئەوە ئەکا کە ئەتوانی عێراق دوم هاوردەک ناردنکاری ئۆپیکە و ڕێگاگرتن لە نەچونە دەرەوەی دراو ئەمانە حاڵەتێکن کە بابەتێکە کە عێراق توانیە کۆنتترۆلی بکە. هەڵبەتە ئێمە زۆرمان باس لەو بابەتە کرد چکۆمە یەکسەر ئێمە بیرمان لە لای ئەو خەڵکی خۆمانە هەم وەکو فەرمانبەر و هەم وەکو کەسانەی کە ئێستا قسێکی زۆریان لەسەرە و لە یەکەی نیشتەجێبوون یا لە هەر بابەتی لە بابەتەکان و ئەبێ ماغانە ئەو بڕەپارە بیاتەوە. دیارە ئێمە من لە لێرەشەوە لەگەڵ دکتۆرە نەرمین لە پەرلەمانی عێراق قسەمان کرد بەیەکەوە و لەگەڵ برادرانی خۆمان لێرە لە زۆربەی قسەمان کرد بۆی بتوانین حاڵەتێک وەرگرین ئەوەی وەکو ئەوەی کە بانکی ناوەندی عێراق ڕایگەیان کە بەهای دینار 147,000 بێ بەرامبەر بە $100 ئەمریکی. ئەمە تەواوە بۆ ئەوان ڕاستە وەتوانی ئەو کۆنتترۆلی ئەو وەزع بکا بەڵام هەتا ئێستا لە هەرێمی کوردستان هیچ بابەتێک کاری لەسەر نەکراوە بۆ ئەو مەبەستە. ئەوەی کە کردومانە ئێمە وەکو خۆمان دیارە من ئێمە وەکو بەرەبەراتی گشتی و بەرهێنانی سلێمانی و ئەمڕۆ ڕاگەیەکمان نووسراوێکمان ئاراستەی هەموو بەرهێنەرەکان کردەوە ئەمڕۆ بڵاوە بێتەوە داوامان لێ کردوون ڕەچاوی ئەم وەزع بکەن کە دۆلار بەم شێوەیە بەهاکەی بەرز بووەتەوە وای کردووە کە دینار بەهاکەی کەم بێتەوە
کە هیچ مبەڕێکیش نییە بۆ ئەوە بۆیە داوامان لێ کردوون پابند بن بەوەی کە هاوکاری خەڵک بکەن ئەلبەتە خۆشبەختانە کۆمەڵێک لەو بەرهێنەرەکان هەر لە سەرتاوە پابندی خۆیان ڕاگەیان هەندێکیان بە 150,000 دایناوە هەندێکشان بە 155,000 دایناوە و هیوادارم بتوانین ئێمەش نرخێک دیاری بکەین لەم چەند ڕۆژی داهاتووە و ئەوەی کە تێبین یەکرێت لە ئێستاە هەوڵەکەی بۆ ئەوەی جارێکی نرخی دۆلار ژیر بکرێ و بێتە با بڵین ڕێژەیەکی دیاریکرایە و دیارەوانش بابەتێکی سیاسی هەڵبەتە ئێمە کاری ئێمە نییە و باشە کاکەزیز هەز ناکەی بۆی کە بۆ نمونە کڕیار تۆزێت مەها لە وەزعکی استقرارترا بێ هەموو کەسانی بەشدار بوون هەمووانشی کە بۆ ئایندا بەشداریەکەن لە یەکەکانی نیشتەجێبوونا ینی جۆرێک لە وەزعکی استقراریا من نرخی دۆلار تهدید بکرێ بەرامبەر بە مەبلەغێک لە دینار بۆ نمونە بە 150,000 دینار دیاری بکرێ ئیتر دۆلار ئەگەر بەرز و نزمیەکیش بکە هاوڵاتی میشە لە دڵە ڕاوکییان نابێ 10,000 15,000 20,000 بچێتە سەر نرخێر 100 دلارێک بۆ ئەو نابێتە مای دڵە ڕاوکێ و هەم بە ئاسانی خیسی خۆی ئەیاتەوە مانگانە هەم بەشداربووی تازەش ئەتوانێت منی ببێت دڵە ڕاوکی بەشدار بێ لێکەکان هیچ کاکڕانکۆ قسەی جەنابەت زۆر تەواوە ڕاستە بۆ ئێمە دیارە لە ساڵەکانی 2011 و 13 ئەو حاڵتەمان کرد بەڵام دوای کێشێکی گەورەی دروست کرد لە نێوان ئەو کاتەوە بوو دۆلار بەرامبەر بە 120,000 دیناری عێراقی بوو دوایی کە نرخەکان گۆڕا کێشەیەکی زۆری لە نێوان بەشدار بوو و بەرهێنەرەکان دروست کرد بۆیە بڕیار درا و ئەو کاتە وتیان کاکە هەر کەسێک بەچی تەسبیتیەکە بڵێن دینار بە ئەتوانێت دینار بە دینارەکە تەسبیت بک بۆ ئەو ڕۆژە یعنی لەو کاتە ئەگەر یەکەی کڕی بوو بە دینار تەسبیتی بکە بڵێ من بە دینارە ئەمەوە دینار ئەوەنەیە ئێستاوە بەرهێنەرەکەش ناتوانێت ئەوە بکات دیارە ئەو کاتە داوایان کرد کە بە هەردوو بابەتەکە بێ چکۆم خەڵک خۆی دوو دڵ بوو لەوەی ئایا بە دینار بیکە یا بە دۆلار چکۆم ینی جاری وهەیە خۆت زانی ئێستا کە کەسێک پارە بە دۆلار ئەگەر هات و زیاتر نرخی بەهای دۆلار داوەزی ئەو کاتە هەمان قسە بۆ ئەمجاوە بەرهێنەرەکە مشکلەیە و هەش بۆ ینی حاڵتی واشمانتیا دروست بوو لە ساڵەکانە بۆیە کاک ڕانکۆ ینی ئەو حاڵتی جەنابەت قسەکە تەواوە و ئەکرێ بشکرێ بەڵام لەبەرەوەی لە شوێنەکان ئێمە ڕاستی وەکو کوردستان بانکێکی با بڵین ناوەندیمان نییە تا کۆنتڕۆنی وەزع بکە یعنی بانکی سیستەمی بانکیمان نییە بەو شێوەیە کە بتوانێت ئەم بابەتە تەسبیت بکە و ئەگەر وایە ئەکرا کاتی خۆی هەر بۆ نمونە ئەگەر لە بانقات تەسبیت بکرایە ئەو کاتە تۆ پارەکی لە بانکبایە هیچ کێشەیەکمان نابوو بەڵام لەبەرەوەی تۆ بەدەستیە پارەکانە ئیرێتەوە ئەم حاڵتکی وا لێ کردووە کە بەم شێوەیە دەرکەوێت خۆی گرفتەکە بەڕاستی لەوە سەرچاواگرێت کە عێراق کە دراوە نیشتیمانەکەی دینارە مامەڵە بۆ بە دۆلار بێ ئەکرێ حکوومەتی عێراقی لە ئایندیا بیر لەمە بکاتەوە کە مامەڵەکان بکرێ بە دینار ئیترم گرفتانە هیچ دروست نابێت خۆی ئەم قسەیە تەواوە و لەوانەیە ئێستاە حکوومەت سوودی وەرگرت بێت لە بەرزبوونەوەی بەهای دۆلار چکەم دینارەکەی ژمارەیەکی زۆرتری کردووە و موچەی خەڵکی بە دینارە تایبەت حکوومەتی هێرم لە قازانجەکە چونکە حکوومەتی هێرم لە بازاڕی فرۆشێتەوە بە نرخی بازار حکوومەتی عێراقی بە نرخی بانک خۆلەوانی ئەوان قازانجیان کرد وەکو حکوومەت ینی بەس وەکو هاوڵاتی وەکو ئەوڵ بیدا سەرتای وتم زەرمەندی یەکەم ئێمە هاوڵاتی ئێمەش خەمەکەمان خەممان هاوڵاتیە کاگەزیەمەیانی بۆی لەسەر و مۆزوعلا بین ینی دواقسەمەوە بێ بەڕاستی و بەرهێن لەو مۆزوعەیە ینی ئەوش قازانجێتی کە بۆ منە بە 150 شکێنێتەوە هاوڵاتیان قستەکانە بن ئەو کاتە قستی خۆی لە کاتی خۆیان بە هەستەکە شتێک لە بازاڕیشی بۆ ئەگێڕێتەوە بەڵام کە تۆ بەساری ڕۆژ دیارریەکەی ئەو کاتە دیسان گرفتی و دروستە بێ خەڵک قستەکانی نابە ئەی پندێکی کوردیە لێ هەش بێ و لە مشت بێ ینی کەم بەردەوام پارەکە تۆ بەری ئەگەر شتێکشی کەم بێ بەرێ نەکەش قازانجێتی بەڵام بە ساری ڕۆژ بێ دواتر من دڵنیام و بەرێنەکان اینجا گرفتیوان بە دروستە بەڵەن خەڵک پابند نابێ و قستەکان نایەنێ و هیوادارین هەر کەسە و لای خۆی وەکو تۆ وتێ خۆیان هەستێکی نیشتیمانی نەتەوەی و مرۆییان لەلا دروست بۆ هەندێکیان ئەوانی کەش بەو شێوازە ڕەچاوی ئەوە بکەن کاغەزی هەندێک پرۆژەی نوێ هەیە لە شاری سلێمانیا پرۆژە نوێیەکان
بە شۆ گەشتون جم و جۆڵی نیشتەجێبوو نەکرێ بڵین لە شاری سلێمانیا باشە ئێستا دیارە ئێمە لەم مانگی پێشوە ئەوە بوو ئێمە داتاوزانیاریمان لەسەر کۆی و پرۆژانی کە لە ساڵی ڕابردووە مۆڵەتمان نابوون با بڵێن ڕامانگەیان بۆ دەستگای ڕاگەاندەکان و دیارە لە سلێمانیا بە تایبەتی کە ئەم ساڵ لە ڕووی سەرمایە و لە ڕووی پرۆژۆ یەکەمی هەرێمی کوردستان بوو کە توانی بڕێکی باش لە سەرمایە بخاتە گەڕ و بتوانی کۆمەڵێک پرۆژەی باش مۆڵەت با لە هەموو بوارەکانی ئۆبەرهێنانە دیارە ئەو پرۆژانش ئێمە بێجگە لەوەش کۆمەڵی پرۆژەی باشمان ناردۆتە ئەنجومەنی وەزیران بۆ ئەوەی مۆڵەت وەرگێت چکەم پرۆژەکانی سرجێبوون لە ڕاستیە دوا بڕیار لە ئەنجومەنی باڵای وەرهێنانەوەتە ئەنجومەنی وەزیران لای ڕئیسی وزەرایە بۆیە لە ئێستاە کۆمەڵی پرۆژی باشمان کەوتۆتە گەڕ و ئیشی باش ئەکرێ و پرۆژەکانیشمان بە دیارە بە کواڵتێکی جیاوازە لە جاران و ئیشەکانیش بە شێوەکی تۆکمەترە وەکو خۆ دەزانی ینی دایمەن ئەم ئیشی وەبەرهێنان لەگەڵ ڕەوتی پێشکەوتنی هەموو دنیاە هاوتەریبە بۆی بتوانێت ئەوەی کە ئێستا لە دنیاە بەکاریە ئەوەش بەو شێوەیە بێ یعنی واتە لە ڕووی خزمەتگوزاریەکی باشتر و لە ڕووی کواڵتیەکی باشتر و هەم لە ڕووی دیزایانی شەوشتێکی جوانتر و ئەوەی کە ئەکرێ ئێستا بەڵێ بەو شێوەیە کە ئێمە لە ڕووی نرخیشەوە ئێمە زۆر هەڵمان ناوە کۆنتترۆلی نرخ بکەین بە چەند شێوەیەک ئەویش ئێمە لە یەکەم ئەوەی کە بۆ خەڵکی کە توانای لە وەبەرهێنانە بەم شێوەیە دارایی زۆر باشە ئەوە پرۆژە هەیە کە بەو شێوەیە و دوم بۆ چون و توێژەکان کارمان کردووە چین و توێژەکان بە نرخێکە کە خۆیان داهێنیشتن لەگەڵ وە بنەرەکە بۆ نرخی کە گیرفانەکانیان قوبوڵیەکە بیکەن و سێم ئێمە هەوڵی سێممان هەیە کە بۆ خەڵکی کەم دەرامەت و کرێنشین خەریکی کارین بۆەوەی بتوانین بۆ ئەوانی شەکەین سەرجێبوون بکەین دیارە سەر ڕای ئەمانش بابەتێک هەیە حەزەکەم ئێوەش بیزانن وەبەرهێنەر ناتوانێت هەموو یەکەکانی بفرۆشی ئەگەر هەمووی بەو نرخە بەرزە بێ بۆیە هەوڵەیە یەکەی کەمتر و بچووکتر کە ئەمە لە دنیاە بەو شێوەیە کە یەکەی سرجێبوون هەتا لە دنیای دەرەوە لە زۆربەی وڵاتانی دنیا کە زۆرتر ژمارەی کەسیان زۆرە و خەڵکەکەیان دانیشتوانیان زۆرە هەوڵیان ناوە لە 40 مەتریەوە یەکەی نیشتەجێبوون دروست بکەن یعنی ئەوان وایان کردووە نەکوکو ئێمە لە 100 مەتر کەمتری ناوێ بەڵام لە وڵاتانی دنیا وانە بەم شێوەیە نییە 40 مەتر هەیە 60 هەیە 80 هەیە 100 هەیە وا تا تۆ توانای دارایەکە ئەم کەسە بۆیە ئێمەش لەو هەوڵین و وەبەرهێنەرەکانیش ئێستا من ئاگام لێەوە داواکاریشان لێ کردوین کە یەکانی نیشتەجێبوونیان بە شێوەیە بکەن کە خەڵک ئاسان واتە لەگەڵ گیرفانی خەڵکیە بێ بۆی بتوانن لیان بکردنەوە یعنی تۆ شوقەکانیان بە شێوەیە بێ شوقەکانیان 100 مەتر بێ بەڵام لە حدودی توانای دارایی خەڵکی کوردستانە بێ یعنی ئێستا من ئەو هەوڵە باشیە بینم و هەندێک لە پرۆژەکانیش کە مۆڵەتیان وەرگرتم و ئێستا ئەوڵێن شوقەکانیان کاتی خۆیگە بە 200 مەتری کردبێتیان بیکەن بە 100 مەتر جیاواز بێ و بیکەن بە چەند تایپێکی جیاواز کە لە بۆ هەموو کەسێک گونجاو بێ ئەوە شتێکی باشە ئەی کڕین و فرۆشتن چۆنەوەی کە تۆ بزانی ئێستا جوڵە هەیە زۆر زارگلەوە ئاکرێڵێنەوەی ئەکرێوە فرۆشێ لە شارەکانە ئێستا پارە لای عەرەباڵێن ئەوان زیاترەی کردنەوەک لە کوردەکەی خۆمان ئەم قسەیە تەواوە بەڵام خەڵکی ئێمەش لە ڕاستیە لە ئێستاە یەکەی نیشتەجێبوونی ئەوێ بە کواڵیتی بەرز بەڵام ئەشوێ نرخەکەشی کەم بێ ئەم قسەیە من هەر خۆم ئیشەکەم ئەوەیە شارەزام لە بواری نیشتەجێبوونە کە خۆموانسی مەدەنیم و زیاتر لە 33 ساڵە ئیش لە نیشتەجێبوون ناکەم بێژگە لە با بڵێن وەبەرهێنان دیارە تۆ ئەتوانی یەکێکی نیشتەجێبوون دروستکەی بە هەمان ڕووبەر مەتری 250,000 یا دۆلار بکەوێ وەشتوانی هەمان ئەوە 1500 تێبچێ چکۆم جۆری کواڵتی کەرەستەکان کە تۆ بەکارێنی ئێستا خەڵکی خۆمان بەڕاستی هەمووی جۆری کواڵتی زۆر بەرزی ئەوێ و خەزمەت گوزارێکی زۆر باشی ئەوێ لە شۆرفاجیتیایە سیستەمی ئاو و کارەبای و سیستەمی جیاوازە و حەمامی تورکی و چی و چی و چی و چی و سەقفی مەغربی و جۆری های کوالیتیە ئەمە
ئەم قسەیە ڕاستە خۆ ناکرێت تۆ مەتری 1000 دلاری بفرۆشەکە ئێمە لە هەموو حاڵتەکانە کۆنتترۆلی ئەوەمان کردووە کە کەرەستەکان بەو شێوەیە بێ کە ئێمە بڕێکی قازانجی دیاریکراو هەیە لەو بەرهێنا نەخرێتە سەری جۆری کەرەستەکەەوە جۆری مەوادی بیناکە هەرچەند بێ تۆ بڕێکی قازانجی دیاریکراوە خیتە سەری ئێمە حاڵتمان ڕەچاو کردووە بەڵام لە پرۆژەی وەرهێنانە لە هەموو دنیاش وایە تۆ بۆ هەموو چنووی تۆژیکەکەی وەبەرهێنان تەسبیت نییە ینی وەبەرهێنان کاری ئەوە نییە یەکەی نیشتەجێبوون دروستکا بۆ کەم درامەت حکوومەت ئەوایە وەزارەتی تایبەتی هەیە کە وەزارەتی ئاوادانکردنەوە نیشتەجێکردنە ئەمە کاری ئەوە بوایە کە خەڵک نیشتەجێ بکە بە معنە تەواوەکەی ئەو کار بکە بۆ ئەوەی لە ڕێی کۆمپانیای گەورە و زەبەلاحەوە بە ڕێژەیەکی کەم یەکی نیشتەجێبوون دروستکا و دوایی بیا بە خەڵکی کاغەزیز ئەم قسەیە تەواوە کە دەڵێی ئەرکی وەبەرهێن و سەرمایهدار نییە بۆ نمونەیەکی نیشتەجێبوون بۆ فەقیر وەژار و چینە کەم دەرامەتەکە دروست بکە ئەرکەکەی و لەوەیە کورت کرابێتەوە بەڵام لە وڵاتانی تر بۆ نمونە کاتێک سەرمایهدارێک زەویەکی زۆر باشی پێیرێ بۆ مەشروعێکی کوالیتی و بە نرخێکی زۆر لە بەرامبەرەوەیە پارچەیەک ناچارەکرێت کە مەشروعێکی تریش دروست بکە یاخود لە تەنیشتیەوە بە کوالیتیەکی تەمەنۆک و کوالیتیەنا بەڵام بە نرخێکی زۆر کەم بۆی خەڵکە فەقیرەکەش بتوانێت مستەفید بێت لەو جۆرە پرۆژانە یعنی تۆ پرۆژەیەکی زۆر زەویەکی زۆر ئەی بە سەرمایهدارێک بۆ وەبەرهێنێک بە نرخێکی کەم بۆی بە نرخێکی زۆر بیفرۆشێتەوە لە بەرامبەرەوە بێ شتێکی ژەبێ بۆی ئەویش خزمەتێک بە چینەکەی تریش بکە دیارم قسەی دەنابێت 100% تەواوە ئەگەر سیاسەتی وڵاتانی دنیا ئێمە لەوانەیە شار تورکیای دراوسێ لە زوربەی وڵاتانە ئەوەیە کە پارچەیە زەوی دیاریەکرێ بۆ وەبەرهێنەرێک با بڵین لە 150 ئەیرێتیە بۆ خۆی بە چ کواڵتیەک و بەچی بابەتێک دروستێکە و 150 کرد حکوومەت نرخی لەسەر دیاریەکە ئەڵێ بەم نرخە ئێمە ئەمانەیە بۆ خەڵکی ئەم قسەیە تەواوە و ئێمەش ئەبێوا بکەین و ئێمەش لە ئێستاە دیارە ئەوەمان کردو بەس بە ڕێگایەکی تر ئێمە ئەگەر ببینی ئێمە لەم چەند ڕۆژی ئەعلانی چەندەها پردمان کردو لە شاری سلێمانی بۆ بەرهێنەرەکان کردومانە لە ڕاستیە حەو پرد لە شاری سلێمانیاکەین لەسەر شەستی و لە ئەلعان ئێستا خەریکین کە لەگەڵ لە سەدەکە دەست پێ بکەینەوە بەوەی لە ڕێگای وەبەرهێنەرەکانەوە بتوانین ئێمە دیارە کارەکان لە ئێستاە ضرورەتێکی تر هەیە ئیشی لەسەر بکرێ و لەم لاوەشەوە ئێمە خۆمان کارمان بۆەوە کردووە بە شێوەیەکی تر کار بۆ نیشتەجێبوونی خەڵکی کەم دەرامەت و هەژار بکەین وەکو باسم بۆ کرد ئێمە لە دوو ڕێگایەک بۆ خەڵکی فەرمانبەرەکانمان بە نرخێکی گونجاو و ڕێگای دومیان بۆ کەم دەرامەت و کرێنشین بە شێوازێکی تر هەوڵەکانمان نەوەستاندووە ئێمەش بیرمان لەوەیە و خەڵکی خۆشمان بیرمان لە خەڵکی خۆمانەخۆ هەموو کەسکاری من و تۆە کە زەرورە و پێگومان خۆمان بەشێکین لەم کۆمەڵگەیە کاغەزیز کاتمان نەما بەزەمێت دوا پرسیارەوە بکەم ئەو پرۆژە تاو نەکراوانی کە هەنوو تاو نەکراون و سەڕاگیراون و ژمارێکی زۆر خەڵکی چاوی لەوەیە کەم پرۆژانە تەواو ببن بەتایبەتە و بۆ چینە هەژارەکەی لە ڕاستە ئەوە پرۆژەی وەبەرهێنان نین حکوومەتن بەڵام هەوڵێکی باش هەیە کە 9004 یەکەی نیشتەجێبوونە لە هەرێمی کوردستان ئەوانەی کە تەواو نەکراون دیارە ئەوە لەگەڵ ئەو 200,000 یەکی نیشتەجێبوونە کە ئێمە وەکو وەبەرهێنان ئەچینە ژێرباری بۆ کەم درامە دروستی بکەین واش دانراوە کە ئێمە لە ڕێگای سندوقی نیشتەجێبوونەوە هەوڵ بین پارە بۆ ئەو یەکانە بۆ تاواکردنیان بین کە لە زرگێز و وەکو وەزانی لە سیتەک و لە ئەم شوێنانە کاری لەسەر کراوە ئێستا هەموو هەوڵەکان وا لە تەواوبوونەوە و وەبەرهێنەر دیاری کراوە و کاریشی لەسەر کراوە و ئێمە ئینشەڵا لە ماوەیەکی زۆر کەمە دەسەکرێ بە جێبەجێکردنی ئەو پرۆژەیە تەنها پێویستمان بە کۆمەڵێ داتاوزانیاری هەبوو لە ئەنجومەنی وەزیرانەوە بە شێوازی مامەڵەکردن لەگەڵ وەبەرهێنەرەکە یا بەڵێندەرەکە چۆن بەچی شێوازێک لەسەر ئەساسی چی گرێبەست بکەن ئەو ڕێکارانی بەسیتی ماوە ینی ئینشەڵا لەم نزیکانە کاری لەسەر زۆر باشە زۆر بەڕێز کاک عەزیز سعید بەڕێوەبەری گشتی وەبەرهێنانی سلێمانی سواس بە ئامادەبوونە سواس بەڕوونکردنەوەکانت زۆر بەخێر بێ سەرچاو